چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکەیت؟ خەون و ئاواتت بۆ داهاتوو چییە؟ ئەو ساڵ ئینشاءڵڵا دەبێتە نەمانی ئەوەی کەوا ئابووری مامەرە باشتر بچی ئینشاءڵڵا ناوچەدا برێوەەکان دەگەڕێنەوە سەر زێد و نیشتیمانی خۆمان ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا 2018 ساڵێکی پڕ لە خۆشی و ئەمەرانی بێت بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. پێشوازێکی گەرم لە ساڵی نوێ ساڵی 2018 دەکەین ئینشاءڵڵا ببیتە ساڵی خێر و خۆشی لە میلەتەی ژیانی بژێ خەڵک باش ببی و ئاواتەکانی میلەتی کورد بە تەواوەتی بهێتە دی. Ez wekî gencek hîvî û awatê min salانî yekrêziya navmala Kurda û çêbûna barê aboriyê xelkê Kurdistanê hêviya min evet vê salê da ev barê aboriyê xelkê Kurdistanê bête çareserkirin û ew kêşên siyasî nemînin û yêgirtî û yekrêzî navmala Kurda da çêbûn. هیوادارم ساڵی 2018 ببێتە ساڵێکی خۆشی بۆ هەموو کوردێک لە هەموو جیهان